بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2019 تایبەت بە ڕێخستنی ڕیکلامی بازرگانی دەبێت ئەم ڕیکلامانەی لە تەلەڤیزۆن و سەر شەقامەکان بڵاو دەکرێنەوە ئادابی گشتی و تەندروستیان تێدا ڕەچاو بکرێت. بەڵام یاساناسێک دەڵێت نابیدرێت یاساکە بەپێی پێویست جێبەجێ کرابێت. هاوکات سەرۆکی کۆمەڵی دادگەریش هۆشداری داوە کە ئەو ڕیکلامانەی مەرجی شەرعیان تێدا نییە و زیادەڕۆییان تێدا دەکرێت نابێت بڵاو بکرێنەوە. دەبێت سەلامەتی هەوڵاتیانی تێدا ڕەچاو بکرێت. داخەوە یعنی هەستەکەم تاوەکو ئێستا یعنی من شتێکی جدی نبینم لەلایەن وەزارەتە مەعنیەکان تایبەت کە لە یاساکە ناویاتووە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی گەشت و گوزارە پێم وابێ شارەوانیەکانە ئەم وەزارەتانە معنین بەوەی کە یعنی ئەتوانن سکاڵا بکەن لەو جیهتانی کە پابەند نابن بۆ ڕیکلامان یعنی بۆ نمونە کە ڕیکلامی بازرگانی کرێت بۆ بابەتی خواردن مەسەڵەن یعنی یەکێک لەو گرفتانی کە ئێستا من یعنی وەک وەڵێ بە خەیاڵ مایێت ئایا ئەگەر مادەیەک خراپ بێ و بازرگانێک کە مادەی شێناوەتە ناو هەرێمی کوردستانەوە ئەم مادەیە کوالیتی باش نییە ئەو ڕیکلامەی بۆ ئەوکا بەڕاستی ناچێتە خانەی هەڵخەڵەتانی خەڵکەوە ئەمە چۆن ئیسباتەکری ئەمە چێ ئەبێ ئەو وەزارەتانە ئەبێ دوای ئەم من ئەڵێم گومانەکەم ینی زۆر لێپێچینەوە کرابێ وردەکاری کرابێ لەم بابەتە. بەڕێوەبەری چاپ و بڵاوکردنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری دەڵێت چەندین دەستگای ڕاگەیاندن هەبووە پابەندی یاساکە نەبووە و ئاگادار کراونەتەوە بە تایبەت ئەو ڕیکلامانەی پێشێلی ئادابی گشتی و تەندروستی گشتی تێدا بووە لە هەوڵی ئەوەشدان ڕێنماییەک دەربکەن تا پابەندی زیاتر بخەنە سەر کۆمپانیەکانی ڕیکلام. بەپێی ئەم یاسایە و بەپێی ناوڕۆکەکەی چەندین جار مەسەلەن هەندێک تەلەڤیزیۆنەکانمان ئاگدار کردوێتەوە ینی ڕکلامێک کە شیاو نەبووە گونجاو نەبووە لەگەڵ ناوڕۆکی یاساکە تەلەڤیزیۆنەکە و ئەو لایەنێک کە ڕکلامەکەی دروست کردوێتەوە ئاگدارمان کردوێتەوە کە پێویستە و ڕکلامە ڕابگیرێتن و جارشتر بە شێوازێکیکە دابڕژێت. ئێستا چاوەڕێی ئەوە دەکەین کە کۆمپانیەکانی بواری ڕکلام ڕێک بخەین و ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری بەپێی ئەو ڕێنمایەکە ئێستا ئامادەیە ئەگەر لەگەڵ مەجلیسی شورا گەیشتنە کۆتاییەکەی کە سیاغەی قانونی تەواوی بۆ بکرێتن ئەو کاتە ئینشاڵڵا باشتر و باشتر مامەڵە لەگەڵ و بابەتە دەکرێت. لە بەشێک لە ڕیکلامە بازرگانیەکاندا زیاد لە پێویست کاڵاکان گەورە دەکرێن و ناڕاستی و چەواشەکاری تێکەڵ دەکرێت لە دەستگا ڕاگەیاندنەکانیش لە بەرامبەر بڕێک پارە بڵاو دەکرێنەوە. وەکو مامۆستا عەلی باپیر دەڵێت نابێت ئەم جۆرە لە ڕیکلامانە ڕێگە بە بڵاوکردنەوەیان بدرێت و پێویستە قەدەغە بکرێن چونکە ناڕاستیان تێدایە و زیان بە کۆمەڵگە دەگەێنن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.